کاتت باش زانیاریەکانی ئەمڕۆی شاری کەرکووک چین؟ بەڵێ چی ئەم کاتی ئێوە بنەرێنی ناڕتی باش بەڵێ گەنجێکی تەمەن 27 ساڵ دوای ئەوەی دەچێتە دووبێز بۆ سێران لەگەڵ خێزانەکەیە لەوێژ لە کاتی مەلەکردندا گیانە دەست دەداوەتە دەخینچێت و تەرمەکە دەهێنرێتەوە نەخۆشخانەی ئازادی شاری کەرکووک دواتر ڕادستی خێزانەکەی دەکرێت. بەڵێ هەر لە ڕووداو دوێنێ لە ڕووداوی کوشتن لە شاری کەرکووک دوێنێ کێشە دەکەوێتە نێوان دوو بنەماڵە لە گەڕێکی پەنجعەلی شاری کەرکووک بە دەستدرێژی گولە دەکرێتە سەر ئۆتۆمبیلێک لەسەر ئەو کێشەیە و ئافرەتێکە خەڵکی سلێمانی و بە میوانی دێتە لە کەرکووکە و لە دایکبووی 1970 لە ئەنجامی ئەو تەقەکردنە لە نێوان ئەو دوو بنەماڵەیە لە ئۆتۆمبیلێکێکی لەو بنەماڵەیە دەکوژرێت و بەهۆی دەستدرێژی گولەوە دەکوژێت. لە چەند ڕۆژی ڕابردووشدا بەهۆی کێشەی قەرز و کێشەیە لە دوو گەنجدا تاقە دروست دەبێت و یەکێک بە دەستدرێژی گولە یەکێک لەوانە بریندار دەبێت. دوێنێ ئەو کەسێک کە بریندار بوو لە دەستدرێژی ئەو کێشەی لە نێوان ئەو دوو گەنجەدا گیانە دەستدەدات و تا ئێستا پۆلیس ئەم حاڵەتانی لە پۆلیسی کەرکووک لێکۆڵنەوە بەردەوام، بەڵام تا ئێستا بەکەرانی ئەنجامدەرانی ئەم کێشانەیان ئەم ڕووداوانە دەستگیر نەکراون و لێکۆڵینەوەی پۆلیس بەردەوامە. بەڵێ ئەمە زانیاریەکانی کەرکووک بوون چییە؟ بەڵێ سوپاس بۆ ژین جۆڵا پامنێر یەناڵچی ڕاستەوخۆ